ئەمما وایە هەواڵی زۆر ناخۆشە بووە با بە خۆمان دژمنی خۆمان نەبین. باوەڕێکی زۆر گەورەمان بە کوردستان هەیە و شانازی ئەەکەم بە دەستکەوتەکانیەوە. داهاتووەکی زۆر ڕۆن لە بەردەممانە بەمەرجێک بەهێز بین، یەک دڵ بین، یەک ڕێز بین. ئەم گورانیە دیارە بۆ هەموو خەڵکی کوردستان. دەستی خۆ بدن هەر ئەو جامەیە هاتی زمانێمە یەکە ئەم بجین براتی وەختەوەریەمە وەک جەمێ فراتی زەڵال و ڕوونیدا سەران سەر وڵاتی دەستی خۆ بدن هەر ئەو جامەیە هاتی زمانێمە یەکە ئەم بجین براتی ئەم خاکە بۆ ئێمە بەشتی دونیایە ناوەکەی هەمیشە لە دڵ و گیانایە هێزی پێکابوون وڵا دەپارێزێ ئێمە لەگەڵ یەک بوون خاک پێمانە نازێ چەند جوانی نیشتیمان بە ئاشتی و برایەتی سەربەرزی ناوەزی مێژووی پڕخەباتی دەستی خۆ بدن هەر جامەیە هاتی زمانێمە یەکە ئەم بجین براتی خاکە زێڕینە بەهەشتی دونیایە ناوکەی هەمیشە لە دڵ و گیانایە ژیان پڕکەن لەگۆ وەک بەخچەی ڕەنگا و ڕەنگ با بژین پێکەوە باشتی و بەبێجەنگ چاڵی خۆ ئەم بەکەی بنێرین ملەتیش خەوێش یار بکەین هێزار و ڕەوشتی دەستی خۆ بدەن هەر جامەیە هاتی زمانێمە یەکە ئەم بجین براتی ئەم خاکە بۆ ئێمە
عراقی